ناوەڕۆکی کۆبوونەوەیەکی شاندی دەستگای ستاندەر لەگەڵ عەمار حەکیم لەبارەی کەرکووک و تەوتینی مووچە ئاشکرا دەکرێت. حکوومەتی هەرێم نایەڵێت بەغدا مووچەی فەرمانبەران بنێرێت. پابەند نەبوونیشی بە بڕیارێکی بەغدا 2 مانگە هێزە ئەمنیەکانی بێمووچە کردووە. سبەی دەنگ لەسەر یاسای بودجە دەدرێت و پرسی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە ژێگلا بوویەوە. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. شاندێکی دەستگای ستاندەر لە چوارچێوەی سەردانێک بۆ بەغدا بۆ بەشداری لە کۆنفرانسێک لەبارەی ڕەوشی عێراق لەگەڵ بەڕێز عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە کۆبوونەوە. لا کۆبوونەوەکە چەندین پرسی تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و ڕێگا چارەی چارەسەرکردنی کێشەی خەڵکی کوردستان لە بەغدا تاوتوێکرا. لە بەشێکی دیدارەکە مەسعود عەبدولخالق تیشکی خستە سەر پەیوەندی خەڵکی هەرێم و مەرجەعیەت، وتی باپیری ئێوە فتوایەکی ئازانەی بۆ پاراستنی خەڵکی کوردستان دەرکرد کاتێک کوشتنی کوردی حرام کرد. هیوادارین ئێوەش بە جورئەتەوە فتوایەک بۆ کوردستانی بوونی کەرکووک دەربکەن بۆ کۆتایی هێنان بە کێشەی ناوچەکانی دەرەوەی هەرێم و تعریب. هەر لە دیدارەکە دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر داوای لە بەڕێز حەکیم کرد پشتیوانی دۆسیەی مووچەخۆرانی هەرێم و پرۆسەی تەوتین بکەن بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی فەرمانبەرانی هەرێم لە بەغدا. جێی باسا پێشتر بەڕێوەبەری نووسینگەی ڕەوتی حکمە لە هەولێر سەردانی دەستگای ستاندەری کردبوو وەک ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی ئەو کۆبوونەوەیە لە بەغدا. سەرەڕای ئەوەی زیاتر لە 1 هەفتەیە لیستی مووچەی مانگی 5 وەزارەتی دارایی ئامادەکراوە، بەڵام ئەنجومەنی وەزیران ڕەتی کردوتەوە لیستەکە بنێرێت بۆ دابینکردنی مووچەی مانگی 5 تاوەکو کێشەی دابینکردنی مووچەی مانگی 4 هێزە ئەمنیەکان چارەسەر نەبێت. بەم شێوەیەش بێت ئەگەری ئەوە هەیە بەر لە جەژن مووچەی مانگی 5 دابەش نەکرێت. جێی باسا بەغداش بۆ دابینکردنی مووچەی مانگی 4 زیاتر لە 2 هەفتەیە داوای لیستی مووچەی دەستگا ئەمنیەکان کێکەکانی 7 و 8 و هێزە ئەمنیەکانی دیکەی پارتی و یەکێتی دەگرێتەوە کردووە، بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە تاوەکو ئێستا و لیستانە ڕادەست بکات. دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند لە کۆبوونەوەی سپەینی ئەنجومەنی نوێنەران دەنگ دەدرێت لەسەر پەسەندکردنی خشتەی بودجەی ساڵی 2024. وتیشی لە خشتەی بودجەدا پشکی هەرێمی کوردستان 20 تریلیۆن و 910 میلیارد دینارە. لەو بڕە پارەیەش نزیکەی 11 تریلیۆن بۆ مووچەی مووچەخۆرانی هەرێم تەرخان کراوە. دکتۆر نەرمین معروف ڕاشی گەیاند مووچەی مووچەخۆرانی هەرێم گرنتی کراوە، چیتر پەیوەندی بەوە نییە نەوت هەناردە دەکرێت یاخود نا. بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر ئەم بڕەپارەی بۆ مووچەی هەرێم دانراوە بەشی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە ناکات، چونکە دەستپێکردنەوەی پرۆسەکە پێویستی بە زیادکردنی 7 میلیارد دیناری ترە کە ئێستا بەردەست نییە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.